سوپای تورکیا باسەوە دەکەن کە ڕۆژی چوارشەممەی ڕابردوو بۆ ئەرجومانی هاوینە هەواری پەرەخی لایجاری سربەخۆی زاخۆ کرد و بەهۆیەوە 9 گەشتیار شەهید بوون و 33 دیکەشیان بریندار بوون. ئەوەش کاردانەوەی جەماوەری و سیاسی لەسەر ئاستی ناوخۆ و نێودەوڵەتی بەدوای خۆی داهێنا و بە توندی سەرکۆنی هێرشەکان کرد. هاوکات لەسەر هەمان پرسی دوێنێ لە ئەنجومەنی لەسەر هەمان پرس دوێنێ لە ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی گفتوگۆ کراوە پرسین گفتوگۆکردن لەسەرم پرسە لە ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی چ کاریگەریەکێ بێت و تا چەند ئامانجدار بووە و هەروەها چۆن دەتوانرێت لە ڕێگەی و کۆبوونەوە و یاخۆ لە ڕێگەی ئەنجامی کۆبوونەوە کە و بڕیارانی کە دەدرێن ڕێگری لە فراوانخوازیەکانی تورکیا بگرێت. و لە ڕووی یاسایی و بەزاندنی سەروەری خاکی عراق و هەرێم چه سزایەکێ بێت گفتوگۆی زیاتر لەسەرم بابەتاکەین لەگەڵ میوانەکەمان مەسعود محەممەد پسپۆر لە یاسای سزادانی نێودەوڵەتی کە ڕاستەوخۆ بە شێوەی سکایپ لەگەڵمانە کاک مەسعود بەیانیت باش بێت و سڵاوت لێبێت. کۆبوونەوەکەی ئەنجومەنی یاساییش تا چەند ئامانجدار بوو هەروەها گفتوگۆکردن لەسەرم پرسە لە ئەنجومەنی یاساییش تا چەند کاریگەری لەسەر دۆخەکە بەجێ هێڵێت. بەیانیتان باش کاتیش خۆش. بێگومان یەکێ لە مەهارە گرنگەکانی ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی وەکو دەستگایەکی تەنفیزی UN ئەوەیە تحقیقی بڵێن ئەمن و سلمی دەولیە لە خصوصا لە حالەتی ئاهای لە حالەتی بڵێن نزاعی مسلح بێ لە بینی دوو دەوڵەتە یاخۆ لە بینی زیاتر لە دوو دەوڵەتە. ئەوەی لە ئەوەی تورکیا ئەنجامی داوە ئەگەر هات سەلمێنڕە بەپێی بەڵگەی پاشە هەڵنەگر سەلمێنڕەکەەوە تورکیا دەستی لەگەڵ ئەم هینە هەیە ئەوە دوو ئامانجمان لە بەردەما بەپێ بڵێن ئەحکامی یاسا نێودەوڵەتیەکان بە تایبەت یاسای سزای نێودەوڵەتیە. یەکەم هەنگاو ئەوەیە لە ڕێی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیەوە کەوا دوێنێ بڕیارەکە دەرچوو بەداخەوە من ناتوانم بڵێن بڕیارەکە بوو زیاتر ئەوە بوو تەوسیە بوو تەوسیە تحقیقی نێودەوڵەتی بوو لەم هینە لەم بابەتە چکە بیرمان نەچێ یەکێ لە ئامانجە سەرەکیەکانی نەتەوە یەکگرتوەکان لە ڕێی ئەنجومەنی ئاساییشەوە ئەوەیە گوت وەکو ئاماژەمان پێوەکرا بڵێن تحقیق الأمن والسلم الدوليين أو آمانجي يعني سريركية أو أنجمنية أو لكاتي خلاف الدولية خلاف إستا عراق وتركيا لخلافه كخلاف كان لسر أم بوردمانا بيابوا تركيا الله إيمانين فكك عراقش الله ببلغي حاشا هالناقر تركيا أم هيرش أنجام داوا بالنتيجة نتيجة كتشون دابا نتيجة كوكو بڕیاری ئەنجومەنی ئاسایش دەڵێ عێراق و تورکیا و دەوڵەتەکانی هاوکار بن لە هینە لە تحقیقی ئەم مەسەلەیە ئەگەر دەرچوو لایەنێکی بڵێن بوو نمونە بڵێن تورکایە بە بەڵگەی حاشا هەڵنەگر تورکیا ئەوە دوو ئاماس ئەلێرە دوو نەتیجە پێیابی یەکەمیان لە ڕێی ئەنجومەنی ئاسایشەوە ئەنجومەنی ئاسایش بۆی هەیە تاوەکو تداخلی عسکریش لەم هینە بک لەم بەینا بکە ئەمە لە حاڵەتێکە ئەگەر ئەنجومەنی ئاسایش و کۆمەڵگای نێودەوڵەتی بۆیان سەلمان ئەم هینە ئەم کارە ئەنجامی ئەوە دەبێ سلم و ئەمنی دەولی تێک دەچێت لەم کاتە بۆ ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی هەیە تاوەکو تداخلی عسکریش لەم کارە بکە ئەمە لە لایەکەوە لە لایەکی تر بیرمان نەچێ ئەوەی تورکیا ئەگەر سەلمێنراوە طبعا بەپێی خۆبەرای عسکەری جانبی عێراقی سەلمێنراوە کە هێرشەکە لە تورکیاوە ئەنجام داوە و بە خۆبەرای عسکەری بڵێن هی عێراقی تاوەکو تەشخیصی نەوعی سلاحیشیان کردوەوە. ئەمە چیمان پێدەگەینێ ئەگەر ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی فەشەل هێنا لە تداخلی عسکەریە لە بینی عێراق و ئێرانە عێراق ئەتوانێ لە ڕێ دادگای تاوانەکانی نێودەوڵەتیەوە سکاڵا تۆمارکە بەڵام عێراق کێشەیەک هەیە ئەلێرە ئەوەیە عێراق ئەندام نییە لەم دادگایە کەواتە چارەسەر چییە بێ لەو کاتەدا گەر ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی نەیتوانی هیچ کارێک بکات خود با بڵین دەستوەردانەکانی تورکیا لە عێراق و هەرێمی کوردستان بوەستێنێت و عێراقیش ئەنجام نییە لە دادگای لاهای کاتە چارەسەرەکان چی دەبێت ئەبوو ڕێگەچاری کە پێویستە عێراق بگرێتە بەر چییە؟
دەست خۆشخاتم پرسیارێکی زۆر منطقە. چارەسەر بە پێی بینینی خۆم وەکو پسپۆری یاسای سزاکانی نێودەوڵەتیە، عێراق لە بەردەم دوو بژاردەیە. یەکەمیان بژاردەی دیبلۆماسیە، چکە عێراق ئێمە هەمومان دەزانێت عێراق توانای بۆ بەڕووبوونەوەی سەربازی لەگەڵ تورکیا نییە. تورکیا زۆر پێشکەوتوترە، ئەندامی دووەمی ناتووە و خبرەیەکی عسکەری تا بڵێ پێشکەوتوو هەیە. عێراق لە ڕووی ڕوبەڕووبوونەوەی سەربازیەوە قەت ئەم هینە نییە، ناتوانێت بەرگەی تورکیا بکاتەوە. یەکەم ڕێگای دیبلۆماسیە. طبعاً عێراق ئێستا هەندێ هەنگاوی باش ناوەتەوە لە ڕووی دیبلۆماسیەوە علاقات دەولی باش هەیە، بە تایبەت لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە پێ اتفاقیە ئیطاری تەنسیقی ئیطاری استراتیژیە لە بین عێراق ئەمریکایە. ئەوە ڕێگای دیبلۆماسیە. ئەگەر فەشەلی شێنە عێراق ئەتوانێت، ڕاستە عێراق ئەندام نییە لە سیستەمی سەرەکی بڵێن بچینەی دادگای تاوانەکانی نێودەوڵەتیە، چونکە ئەگەر هاتو تاوانەکە تاوان ئەنجام دێ، ئەو تاوانەیەکە ئەنجام درا بە پێ ئەحکامی یاسای بە پێ ئەحکامی یاسای بنچینەی دادگای نێودەوڵەتیە بە تەحدید بە پێ مادەی پێنجەم، ئەمە جەریمەی عەدوان پێ دەڵێن. یەکێ لە تاوانەکانی نێودەوڵەتیە تاوانی عەدوان پێڵن. عەدوان ئەوە دەوڵەتێ تجاوز لەسەر سیادەی دەوڵەتی تر بکات بە هەر ڕێگای. طبعاً ئەوەی ڕوویدا بە ڕێگای سەربازیەوە بوو، سەلمێن ڕاوەتەوە. جا عێراق ئەتوانێت پەنا ببات بە دادگای تاوانەکانی نێودەوڵەتیە. تاو عێراق ئەندام نییە، بەڵام بە پێی ئەحکامی ئەم دادگا عێراق ئەتوانێت داوای حکم بکا لەم هینە لەم دادگایە. ئەمەش ڕێکارێکی یعنی تا بڵێن ئەم ڕێکارە تا بڵێ ڕێکارێکی باشە ئەگەر هاتو عێراق فەشەل لە هەموو هەوڵەکانی ترهێنا. ئەم هینە ئەم ڕێکارە ئەم ڕێگایشی باش دەبێت بۆ ئەوەی عێراق هیچ نەبێ محافظە لەسەر سیادەی خۆی بکاتەوە. باشە کاک مەسعود، دەزانین کە تورکیا زۆر دەمێکە هەر لە زووەوە هێرش و پەلامارەکانی بۆ سەر ناوچەکانی یاخود با بڵێن وڵاتانی دراوسەی بە تایبەت عێراق بەردەمان و هێرشەکانی دەستی پێکردو و هەبووە. بەڵام هۆکار چی بوو لەم بەردەمانی ئەخیریدا کە کردیە سەر سەیرانگایەکی قەزای زاخۆ ئەوەندە دەنگدانەوکی لەسەر ئاستی نێودەوڵەتی لێکەوتەوە، هەروەها تورکیا خۆشی لەمەدا هاتە دەنگ. جا یەکەم جار نییە تورکیا سڤیلەکان بکات بە ئامان. پێشتریش لە نەوروزی ئەم ساڵ لە سەیرانگایکی بڵێن لە قۆڵایی خاکی هەرێمەوە زۆر دوور لە سنوورەکانی تورکیاوە سڤیلەکان کردوتەوە ئامانج و بەداخەوە شەهیدیش هەبوو. بەڵام بەداخوا من ئەم قسەیاڵێم لەوانە هەرێمی کوردستان توانای ئەوە نەبێ لە ڕووی دیبلوماسیەوە لە ڕووی حتا ئەعلامیەوە ڕوبەڕووی تورکیا بێتەوە. لەبەر ئەوەی ئەمە بڵێن بەداخەوە بۆ ئەم قسەکەڵێن ئەوانەی کە شەهید بوون هاوڵاتی عەرەب بوون، عەرەبی عێراقی بوون، بۆیە شارعی عێراقی تا ڕادەیەک هینترە لەم بڵێن لە شارعی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستانە. ئەگینە من متأکدم ئەگەر ئەوانە هاوڵاتی هەرێمی کوردستان بووانە ئەم کاردانەوە تا ئەو ڕادە پەیانە بوو دروست نەبوو. کەواتەوە کارەکە ئەوەیە کە کەیسەکە لەسەر ئاستی عێراق جوڵانی بۆیە ئەو دەنگۆی لێکەوتەوە و لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی جیهانیش قسەی لەسەر کرا. جا من ئاڵێم ئەگەر جەریمەکە حتمما متعمد بووە ئەولایەنەی ئەم جەریمە ئەنجامی داوە ئەتوانانی باش دەیزانی ئەمانە خەڵکی سڤیلن. بەڵام من بە بڕوای خۆم ئەتوانم بڵێم هۆکار دوو هۆکار هەبوو. یەکەم بە ئامانجگرتنی ژێرخانی سیاحی هەرێمی کوردستان بووە، چکە پلان وا بوو ڕادەیەکی زۆر باش گەشتیار ڕوو لە ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان بکەن. ئەوەش تا ڕادەیەک لەسەر حسابی گەشتکردن و کارتی گەشتیاری تورکیا بووە. ئەوانەی ئەنجام ئەم هێرشیان ئەنجامدا
بنەتیجە نەتیجەکە دەرچوو ئێستاکەوە کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستانە بەتایبەت لە ناوچە سنووریەکانە ئێستا پەکیان خستوتەوە. هۆکاری دووەم ئەوە بووە تورکیا بە عێراق بسەلمێنێ من ئەتوانم لە هەموو حاڵەتێکە لە حاڵەتی سلمە لە حالەتی حربە دیفاع لە سیادەی خۆم بکەن هەژمونی خۆم لەسەر کوردستانە و لەسەر عێراق و لە ناوچەکەەوە من بیسەلمێنم هەژمونی تورکای ئەمڕۆ تورکای ئاک پارتی بڵێن زۆر باڵا دەستە جا عێراق ئێستا لە بەردەم بژاردەیەکی زۆر بەهێزە لە ڕووی دیبلوماسیەوە ئێمە باسمان کرد لە ڕووی عسکەریەوە عێراق ناتوانێت بەرگری لە خۆ بکات نەک هەر هێرشی تورکیا بکاتەوە لە ڕووی ئەحکامی بڵێن یاسای سزای نێودەوڵەتی لە ڕێی ئەنجومەنی ئاساییشەوە بەداخەوە بڕیارێکی ئەوها لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی دەرنەچوت تا باسی قەرەبوش بکرێت لە ئەو کەسانێک کە شەهید بوون یاخود مجرد ئیدانە بوو ئیدانە زیاتر التیزامێکی ئەخلاقیە لەسەر شانی ئەو دەوڵەتەی کە ئەم هێرشە ئەنجام داوە کەچی تورکیا ئێستا نەفی دەکات جا بژاردەی سەرچی بڵێن بژاردەی هینە لە بەردەم عێراق تەنیا لە ڕێی دیبلوماسیەوە فشار بخاتە سەر تورکیا و لە هەمان کاتە لەسەر پەکەکە چونکە بیانووی تورکیا بۆ ئەم هێرشانە و ئەم جوورە هێرشانە بوونی پەکەکە لە ناوچە جیازیەکانی هەرێمی کوردستانە عێراق لە ڕووی دیبلوماسیەوە تا ڕاددایک ئەتوانێت ئەم کێشە لەسەر سنوورەکانە هەر هیچ نەبێ کەم کاتەوە. باشە کاک مەسعود ئەگەر هاتووە ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی توانی یاخود با بڵین لە کۆتایی دەتوانی بڕیارێک دەربکات دەتوانێت بە شێوەیەکی کردەیی ئۆپەراسیۆنەکانی تورکیا لە خاکی عێراق ڕابگرێت ئەگەما گەرویستی هەبوو یاخود پێویستی بە پشتگیری وڵاتە زلهێزەکانی دیکە بێت. جا ئەگەر سەلمێنرا چکە بریارەکە باس لە تەحقیق دەکات بەڵێ خۆی ئەنجومەنی ئاسایشی شتێکی لە ئامانجەکانی ئەوە تحقیق لەم جوورە حاڵەتانە بکە ئەگەر لە ئەسنا لە ئەنجامی تحقیق لە ئەنجامی لێکۆڵینە نێودەوڵەتیەکانە دەرچوو کەوا فعلا تورکیا لە پشت ئەم هێرشەیە ئەوە ئەنجومەنی ئاسایش التیزامێتی لەسەر ئەو کاتە یعنی نەک هەر پێشنیاری کە التیزامێتی حەفظی بڵێن پاراستنی ئەمن و ئاسایشی نێودەوڵەتیە چونکە ئەم تاوانە وەکو تاوانی بڵێن عیدوان وایە کاریگەری ڕاستەوخۆ لەسەر ئەم ئاسایشی نێودەوڵەتی هەیە لەم حاڵەتە ئەنجومەنی ئاسایش بە قەنەعەتی خۆم ئەتوانێت کاریشی ئەوە بکە بڵێن ئەم ئاسایشی نێودەوڵەتی بپارێزێ لە ڕێی بڵێن بڵاوە پێکراوەکردنی هێزی ئاشتی پارێزی نێودەوڵەتی وەکو لە لوبنانە وەکو لە جنوبی سوودان ئەم حاڵەتەش پێیا بووەتەوە ئێستا حرەسی حدودی عێراقی بڵێن قایدی حرەسی حدودی عێراقی بەڕاشکاوانە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق گوتی ئێمە توانای زۆر پێشکەوتومان نییە تاوەکو سنوور بپارێزن سنووری عێراق لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا تاوەکو ئێران نزیکەی تورکیا تاوەکو ئێران لە نقطەی صفر تاوەکو ئێران نزیکەی 376 کیلومترە جاوە حتمما پێویستی بە توانە سەربازیەکانی زۆر پێشکەوتو هەیە لەم حاڵەتە عێراق حتمما ناتوانێت ئەو هەموو سنوورە بیپارێزی جا من پێشنیارم ئەوەیە و ئەم حاڵەتە پێیا بووە پێشتر لە بڵێن لە جنوبی سوودانە وەکو گوتمان لە لوبنانە لە هەندێک دەوڵەتی تر ئەوەی نیزاع هەیە بەتایبەت نیزاعی حدودیە عێراق ئەتوانێت داوا لە نەتەوە یەکگرتووەکان بکە لە ڕێی مەجلیسی ئەمن قواتی بڵێن حەفظ سەلام یاخود ئاشتی پارێزی نێودەوڵەتی لە ناوچە جیاجیەکانی سنوور لەگەڵ تورکیا جێگیر بکە لەم حاڵەتە هەم پەکەکەش بیانووی نابێ هەم تورکیاش بیانووی نابێ خاڵک لەم حاڵەتە دەگەڕێنەوە سەر موڵک و ماڵی خۆی بە ئاشتیانە دەژی باشە کاک مەسعود دەگەر هاتووەم تاوانە سەلمێنرا و ئەنجومەنی یاسایشیش توانی ئەو بڕیارانی کە بەرامبەر یاخود با بڵین ئەو توانی ڕێگریە یاخود مامەڵێکی کردەی لەگەڵ تورکیادا بکات و بڕیارێک دەربکات کە ئەکرێت و دەبێت تورکیا ناچار بکات کە هێزەکانی لە عێراق بکشێنێتەوە تا چەند تورکیا ناچار دەکرێت یاخود با بڵین
ئەو بڕیارانە چاوەڕوان دەکرێت و بڕیارانە جێبەجێ بکات و هێزەکانی لە خاکی عێراقا بکشێنێتەوە ئەگەر هاتوو ئەم بڕیارانەی جێبەجێ نەکرد و نکۆڵی لێکرد لە ڕووی یاساوە چۆن دەتوانرێت مامەڵە لەگەڵم پرسەدا بکرێت یاخۆت لە ڕووی یاساوە چۆن مامەڵە لەگەڵ دەستبردن بۆ وڵاتێکی تر یاخود با بڵێن پێشەرکردنی سنوور یاخود سەروەری وڵاتێکی تر مامەڵی لەگەڵاکرێت. بیرمانە جارێ ئەوەی ڕۆایە لە سنوورەکانە و لە کۆڵای خاکی هەرێمە و تاوەکو دەوروبەریش مۆسڵیش نزاعێکی سیاسیە زیاتر نە تورکیا خۆی نەشاردوتەوە ینی زیاتر لە یەک دوو جارە باسیەوە کردووە کە ئاتماحی بڵێن عوسمانی لای تایبەت بە تایبەت کاربەدەستەکانی ئێستای ئاکپارتی هەیە جا عێراق لە بەردەم قەیرانێکی گەورەدایە تاوەکو بسەلمێنێ سیادەی عێراق لە هەموو شتێک گرنگترە ئەگەر هاتوو نەتیجەی تحقیقی دەوڵەتی سەلمێنرا تورکیا لە پشت ئەم هێرشە عێراق لە ڕێی ئەنجومەنی ئاسایشەوە لە ڕێی علاقاتی دیبلۆماسیەوە تانێ فشار بخاتە سەر تورکیا هێزەکانی خۆی بکشێتەوە ئەگەر هاتوو تورکیا پابەندی ئەم بڕیارەی ئەنجومەنی ئاسایش بوو ئەگەر ئەنجومەنی ئاسایش بڕیاردا تورکیا دەبێت هێزەکانی خۆی بکشێتەوە تورکیا نەیکێشاتەوە ئەو کاتە تورکیا ڕوبەڕووی بەپێی ئەحکامی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیە تورکیا ڕوبەڕووی سزای ئابووری تاوەکو سزای عسکەریش دەبێتەوە ئەگەر عێراق پێگەی بەهێز بوو بە تایبەت پێگەی دیبلۆماسیە چونکە بیرمان نەچێت عێراق ئێستا لە قۆناغێکە هەندێک پێشکەوتن بەخۆیەوە بینیوە لە ڕووی دیبلۆماسیە و لە ڕووی علاقاتی دەولیەوە. باشە زۆر سپاس بۆ دکتۆر مەسعود محەممەد پسپۆر لە یاسای سزادانی نێودەوڵەتی سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ ئێمە سپاس بۆ ڕوونکردنەوە زانیاریەکانت.